حتا بڵێمان دەبێت ژیانەکە لەسەر ئەومان دەبوونێ خەڵکی پشدەر لە خوای گەورە بەزیاد بێ هەتاوەکو ئێستا گیانی هاوکاریان تێدا ماوە الحەمدولیلا گەورەتیش زەڕیان گەڵۆگە لیدان گەڵۆ نانێری ئەوە دەبێت دایما هەر دەڕشێن تا 3000 شاون بە مانگێکی ناگەنە بەڵا بە مانگونیوکی دەگەنێ بڵێ 15 ساڵ شتێکی وایە وە دووی کەوتنی نایە 15 ساڵا بامیان دەکەم حتا بڵێمان دەبێت ژیانەکە لەسەر ئەومان دەبوونێ دەنا وڵا زۆرمان دەبێت وڵای ڕۆژەوە تۆ لە گەرمان حاڵت نامێنی ئەنجا شتەکەی وایە ئەو بامیان نەچنین و حەد بە هەفتەشی دەسەوان نێک دەبێت گوێ لێ بەخوا ڕەنگە ساڵێ دوو وانێکت برن دوو دەستەی گەورە بامیان زۆر تیژ و پیسە بۆ دەستە قامکانت ناڵێ هەموو دەستێنی وڵایی لەگەڵ عەسەنە گوڕنەی دەین ئەون بەکرێ گرتووە کە عەسەنی ڕۆژێ بە 10,000 وەڵاهی چەقانەکەی بەدەستگایە ئێستا گوێ لێیە بەڵا چنینەکە بەعامە نا لەگەڵ هەرەوەزێ دەست خرا دەکەن هەموو دەستکردن و تێکی داڕن و نەکۆ بە هەرەوەز باشە بەڵا ناکرێت بەڵا دێراوەکان بە هەرەوەز هەڵدەدەن بە پارەی خوان هەڵدەدەن بوو بە نەورۆز ئەوە خەریکی کێڵانی و دێرا هەڵدانی و شقاندیانە بە مانگێکی ناگەنە بەڵا بە مانگونیوکی دەگەنێ ئەنجاوە شتەکەی وایە ئەنجا دەبێت بیان دێنی و نێو کۆڵیانکەی و لێ ئەوەکەی و وە کرێکاریان دێت بیان فرۆشت بیان بەستە سلێمانیە و ئەوە عەقڵەکەی وایە فەلاحی ئەنجا فەلاحیش تەماشای دەکەی دەچیت دەرمان بۆ دەکرد وەڵڵاهی دەرمانەکە بە عەمەد عەشای خۆینا نایکووسی ساڵان دەچووینە زەرعای لە زەرعان دەداینە دەرمانی چاو بەڵا وەڵڵا ئێستا نا ئەنجا لە دواش ناین و ڕۆ دەڕۆینەوە بۆ ماڵێ و بەیانیان وەڵا سەعات 4 و پاشی بانگی 4 و 4 نوێژە دەکەین و دەین 4 و ئەو دەورە دێنین وەڵا زاتا لێ دەبینەوە هەیبنمێ لێرەین ئەگەلش بووینەوە کابرا بەڵدە خۆێت و هێز ڕواتەوە هەیە لێرە دەبێت منچوو ئەمە تەقریبا بۆ 12 لێ دەبینەوە بەڵام تا دوو ناڕۆینەوە هەر لێرەی لە خەریکی سارەکەن کرێە تا بە دواندا دێ پێی دەچی لە بازاڕی ئێمە نایفرۆشین دەیبن بۆ خوارێ ئەمە ئالێ لە عیبنمێ لە کەپرەکاندای دەنین و برادەرێکە پاشنێژان دێ دامبا بۆ لای هەولێر و کەرکووک و ئەوەی زال 1250 1200ەوە ئەوە کرێگەیەوەن دەوە ساڵ پارەی ناکەن ناوەڵا هیچ نیاخۆ لەو کرێشکاکە نیوەی تۆی نیوەی کابراش ئاو عەرزە نیوەکاری ئەمە بە نیوەی لایان دەکەینەوە داواکاری وەگەر خزمەتی فەلایکەن بەڵام نایکەن کوا گەرمیت لێوە دەگرن کوا بانمێت لێوە دەگرن ئێستا دەبوو کیمیاوی ئێستاکەێنێ فەرێکی میای لەو بە 80,000 بە 70,000 بێ لەوڵا 75,000 پێداوە ئەوە یابنەتێکە ئانا ئەوڵا ئێستا کابرا گەرمی کردەوە هاگەرمەکەوە ئەو دوو مانگە لەوێ هەڵەڕژاوە ها ئەلو بانوەی ئەگە کابرا بۆی بفرۆشە بۆ لەوێ هەڵدەڕژی کاکە ئەو مەترفەی لێ کردووە وای لێتە ساڵێکی کە نایکاتەوە زەرێری لێ دەکات ئەگە هیچ نەبێت دەبوو گەرمەکەی لە خەڵکی وەرگرن ئەویش وەرناگرن هەموو لە تا سوتا دوو دانە مانگەوە گەرمە لەوێیە بەیانیان لە سەعات 4 دەست بە ئەمەلیەکردنەوەی دەکەین هەتا نزیکەی 12 بە ڕۆژە جاری بە 1 2 ساعت تا ساعت 9 بۆ ساکنەوەی بامیەکانیش بە دەری دەڵێرە هەمویان کۆ دەکەنەوە جا دایان بم بۆ سلێمانیە هەموو ماڵەکە بە دەری دەڵێ ئێواران جابەرە دەکەن بۆ سلێمانیە ئارە وەڵاگە خەڵک بیهەوێ بە دەری دەڵێ لێکان پێی دەفرۆشین خڕەکە ئێرەکانە بە زۆری بامی درێژەکە زۆر کەم دەکرێت لێرەکانە ئەم ساڵت بە زۆری ئەو بامێکە خراو بام بە زۆری ئەو بامی خڕان لێرەکانە درێژەکە ناکرێت لێرەکانە بەس ئەم ساڵ بامێکە زۆر جوانە لە چاو ساڵانی ڕابردوو چونکە عەرزەکە تێر ئاوە بە دەری دەڵێ لە چاو ساڵان زۆر باشتر ئەم ساڵ بامێکی زۆر جوانترە دەبێت دایمە ژیانی هاوکاریمان تێدا بێ چکە دینی ئیسلام دایمە بەبەردەوامی داوای ئەوەمان لێ دەکا کە گیانی هاوکاریمان تێدا هەبێ بەبەردەوامی داوای ئەوەمان لێ دەکا کە یارمەتی برا موسڵمانەکانی دیکەش بدەین لە هەر کاروبارێکدا بێ بە پێی توانای خۆمان بە نسبەتی ئەوەی کە
خەڵکی پشدەر بە تایبەتی لە ڕووی گیانی هاوکاری ئەوانەوە ئەلحەمدولیلا دەتوانم بڵێم خەڵکی پشدەر لە خوای گەورە بە زیاد بێ سوپاس وستایش بە خوای گەورە هەتاوەکو ئێستا یعنی گیانی هاوکاریان تێدا ماوە ئەلحەمدولیلا ینی زۆر جار بۆ خۆم هەب بۆ خۆم یان بۆنە کە ئەوڕۆ بۆ لای کاکاکەم هاتووم بۆ خۆمان یارمەتی یەکتر دەدەین کە ئەمن ئیشم تەواو بوو ئەو دە یارمەتی من دەدا کە ئەمن ئیشەکەی خۆم تەواو بوو من دەسم یارمەتی ئەو دەدەم ینی ئەلحەمدولیلا بێزگە لە کاروباری بۆ نمونە بامیێسنین و ئەوانە لە کاروبار هەرۆزەکانی دیکەشدا بە هەمان شوێ یارمەتی یەکتر دەدەین بۆ لە دروێنەیە لە بۆ نمونە لە هەرۆزی دیکەیە لە کاروباری باغ و باغداریە ئەلحەمدولیلا لە هەموو کاروبارەکانی دیکەدا هەتاوەکو ئەو دقەیە ئەلحەمدولیلا گیانی هاوکاری ماوە لە ناو خەڵکی پشدەر بە تایبەتی لە خوای گەورە بە زیاد بێ.